بەڵکو حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانە. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک کۆلدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان لەستەنیکەوە معنایشی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان وەلانانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کە بەدەستێنراوە. بێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێنادن. جاری وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەقازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسیەکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە جۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەپ و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی وینەکانی تاوانی دروست کردووە تاوان ئەنجامە دەسەڵاتی چەکداری میلیشیای حزابی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیار کردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ تیڤی هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقەبایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایە. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەمالی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ تیڤی، پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. ئێوارەتان باش بینەرانی عزیزی پێشەنگ تیڤی، من بنەرم مستەفام و خۆشحاڵم چوارشەمەی کردێمەوەلاتەن بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤی. عزیزان، بەرنامەکانی ئەم شەومان 16 دیسەمبەری 2025 لا سێتەوە پێک هاتووە. سەرەتا سەبارەت بە پێکنەهێنانی حکوومەتی هەرێم قسەباسێکمان دەبێت، پاشان سەبارەت بە پەیوەندی نێوان خەڵک و دەسەڵات لە کوردستان و بەتایبەتیش ڕنگدانەوەی لە ڕووداوەکانی ماوەی ڕابردوو بە تایبەتی لافاوەکەی چەند چەماڵ قسە و باسێکمان دەبێت و لا کۆتاییشدا لێدوانێکی کوردوەرەگرین سەبارەت بە ئەوەی کە دەوترێت ئێستا ئاشتی لە ئوکرانیا لە هەموو کات نزیکترە. ئێوەش دەتوانن با پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن و ئەوانەی لە کۆمنتەی خەنەڕ و ئاڕاستی میوانانی بەرنامەکانی دەکەم. لەگەڵمان بن بۆ بەرنامە سەرنجڕاکێشەکانی ئەم شەومان. بەڵێ بینەرانی عزیز، سەرۆک ئاماژەم پێدا یەکەم تەوری ئەمڕۆمان تایبەتە بە قسەباسێک سەبارەت بە پێکنەهێنانی حکوومەتی هەرێم لە کوردستان و ئەم بابەتەشتاوتو دەکەین لەگەڵ عەبدوڵڵا مەحموود ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان و سەرنووسەری بڵاوکراوی بۆ پێشەوە. عەبدوڵڵا مەحموود، ئێوارەت باش و سپاس کە لەگەڵمانیت. ئێوارەی خۆتان و بینەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ باش. دوو بەیانی 20 مانگ دەبێتە دروست ساڵێک و 2 مانگ کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام درراوە
بەڵام نە پەرلەمان کۆ بێتەوەوە نە حکوومەتیش پێک هاتووە. پارتی وێکێتی ناو بە ناو کۆبوونەوەی دەکەن و بەڵام ئەوەی کە لانی کەم لە ڕاگەانەکاندا هاتووە هیچ ئەنجامێکیان لێ سەوز نەبووە. بۆچی پێکهێنانی حکوومەت ئەم جارە بۆ ئەم دوو هێزە هێندە سەختە؟ خۆ لانی کەم ئەزمموی سێدەی ڕابردویان هەیە و دوای هەموو ململانەیەک و کێشمەکێشەکتوانی ویانە حکوومەتێک پێک بێنن. ئەم جارە بۆ هێندە سەختە؟ بەڵێ خۆی هۆکارەکانی ئەگەر دواکەوتنی حکوومەت ئەگەر دەورەی پێشوو پەیوەندی هەبوو بۆ ڕووداوانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوویانداوە کاریگەری لێکەوتەکانی فاکتەرێکی بەهێز بوو لەسەرەوەی کە ئەوان چاوەڕوان موچەیەکێتی سپارتی چاوەڕوا بوون لەو ئاکامانەی کە بە دوای ئەو ئاڵوگۆڕانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پێکدێ هەر یەکان پێگەیەکی باشتری هەبێ و لەو چوارچێوەیەدا بەرەو پێکهێنانی حکوومەت بڕۆن و خواستەکانی خۆیان یا مەرجەکانی خۆیان بەسەر یەکتردا بسەپێنن. و بە تایبەتی شەڕی 12 ڕۆژە یەکێک بوو لەو شتانە کە زۆر بە تایبەتی چیەکێت و چ پارتی چاوەڕێ بوون لە بەهۆی ئاکامەکانی ئەو شەڕەوە بەکوێ دەگا ئایا کاریگەریەکانی ئەوە دەتوانێت لە عراقدا ئەو هێزگەلە بەهێزکا کە لە قازانجی پارتیا یا ئەو هێزگەلە بەهێزکا کە لە قازانجی یەکێتیە و لەو چوارچێوەیەدا بچنە پێکهێنانی حکوومەتەوە. ئەمە یەکێک بوو لە هۆکارەکانی. بەڵام لە ئێستادا هۆکارەکان گۆڕاون. ئەم جارەیان هۆکارەکانی دواکەوتنی یا درێژە کێشانی پێک نەهێنانی حکوومەت پەیوەندی بە ئاکامی هەڵبژاردنەکانەوە هەیە. ئەو هەڵبژاردنانەی کە لە عراقدا ڕوویاندا. ئەم جاریان چاوەڕێی ئەوەن کە چیەکێتی سپارتی چاوەڕێی ئەوەن بزانن ڕێککەوتنی هێز و سیاسە لایەنەکان لە ئاستی عراقدا چۆن دەبێ هاوپەیمێنێتەکان چۆن دەبێ و کام هێزە لەو هێزانەی کە لە بەشێکن لە هێزی وابەستە بە وڵاتەکانی منتیقەوە چ جێگەورەگەیەکیان دەبێ و لەو چوارچێوەیەدا بێن دەست بۆ پێکهێنانی حکوومەت ببن. یعنی ئەگەر دەورەی پێشوو دەورەیەک بوو کە تێیدا ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و ناوچەکە بە تایبەتی و شەڕی 12 ڕۆژە بە دیاریکراوی شتێک بوو کە یەکێتی و پارتی چاوەڕوان بوون لەو چوارچێوەیەدا دەستبەرن بۆ پێکهێنانی حکوومەت ئەوە لە ئێستادا مەسلەی ئاکامی هەڵبژاردنەکان و مەسلەی پێکهێنانی هاوپەیمانێتەکان لەسەر ئاستی عراقدا بۆتە چوارچێوەی کە یەکێتی و پارتی لە چاوەڕوانیدا ڕاگرتووە بۆ ئەوەی کە بزانن لەوێ چۆن کێشەکان یەکلا دەبێتەوە لەو چوارچێوەیەدا بچن بۆ دەستبەرن بۆ پێکهێنانی حکوومەت. دیارە فاکتی چکەشێتە ئەو وەختە ئیستیخاقی هەڵبژاردن و کورسیەکانی پەرلەمان و ئەمانە چی ڕۆڵێکیان نەبێت ئەگەر ئەمە بنەما بێت بۆ پێکهێنانی حکوومەت؟ هیچ وەختێک مەسلەی کورسیەکانی پەرلەمان مەسلەی هەڵبژاردن چ لە عراق و چ لە کوردستاندا لایەنی براوە نەبووە لەو ئینتیخابەشدا دیسان لایەنی بڕیاردەر نییە بەڵکە بە پێچەوانەوە خودی هەڵبژاردنەکان ڕێگەیەکە بۆ دووبارە تعریفکردنەوەی دەسەڵاتێکی کە لە گەورەترە لە ڕەسەڵاتی حکومی یا لە ڕەسەڵاتێکی دامەزراوی یا لە ڕەسەڵاتێکی یاسایی هیچ وەختێکەوە نەبووە. بەڵام هەمیشە خودی پێکهێنانی حکوومەت یا خودی هەڵبژاردن ڕێگەیەک بوو بۆ تعریفکردنەوەی خودی ئەو دەسەڵاتە حیزبیەی کە هەیە یا ئەو دەسەڵاتە تایبەتی کە هەیە. بۆیە ئەمان ناچارن هەر کامێک لەو ئاڵوگۆڕانە بێتە پێشەوە ناچارن چاوەڕوانی ئەو ئاکامەکانی ئەو ئاڵوگۆڕانە بکەن. جا ئەگەر حکوومەت پێک بێ حکوومەت بە هەر ناوەڕۆکێکەوە یا سوزانم یا هەر ئارایشێکی بگرێتە پێی پەیوەندی بەهینەوە نییە. بەڵام خودی هەڵبژاردن خۆ ئەوان ئەلگۆیەکە هێناویانە خۆ هەڵبژاردن بۆ نمونە هەڵبژاردن لە هەموو ینی لە دۆخی عراق و کوردستاندا زۆرتر شتێکی نمایشیە بۆ نەک بۆ ئەوەی دەسەڵاتێکی مەدەنی مافی هاوڵاتی دامەزرێنن بە پێچەوانەوە بۆ ئەوەیە کە ئەو نمایشە ئەو هەڵبژاردنە نمایشیە بکەنە ڕووپۆشێک بۆ ڕەسەڵاتێکی کە ینی بۆ ڕەوایەتی بەخشین بە زۆرێک کە لە ڕەسەڵاتدا کە لە بنڕەتیشدا خودی ئەو ینی پێچەوانە دەبێتەوە بە دژی خۆشیان ینی تۆ بێنە بەرچاوی خۆت ئەمان هەڵبژاردن دەکەن وەر 4 ساڵێک دێن نمایشێکی هەڵبژاردن دەکەن. بەڵام نمایشی هەڵبژاردنەکە بۆ ئەوە نییە کە بێن ئاکامەکانی هەڵبژاردن یا کورسیەکانی هەڵبژاردن ببێتە مەبنایەک بۆ ئەوەی کە حکوومەت و پەرلەمان پێک بێنن بە پێچەوانەوە دەبێتە چوارچێوەیەک بۆ ڕسمیەتدانەوە بۆ دوو کار یەکەمێک لەلایەکەوە ڕوو بە دنیای دەرەوە بڵێن دیموکراسی لە کوردستان و لە عراقیشدا ئامادەیی هەیە ڕای گشتی پێ بشێوێنن
وە لە لایەکی کەشەوە ئەو دەسەڵاتە حیزبۆکراتی کە هەیە کە ئەو دەسەڵاتە پشتی بە هێزی چەکدار پشتی بەرە سەڵاتێکی دەرەوەی دادوەری پشتی بە پشتیوانی دەرەکی بەستووە ئەمانە شەرعیەت پێ بدەنەوە ئەگەر نا هیچ کامێکە لەوانە نەبووە لە وتارێکدا کە دوێنێ لە بۆ پێشەوە بڵاو بۆتەوە باز لە حکوومەتی دیکۆر دەکەیت مەبەستان ئەوەیە کە هێشتا دەسەڵاتی ئەحزاب لەسەر و دەسەڵاتی حکوومەتەوەی بەڵێ بێگومان هەموو کەس دەتوانێت ئەو ڕاستی ببینێ چ حکوومەت و چ پەرلەمان هەمیشە لەژێر لە دۆخی کوردستان و عێراقدا هەمیشە لەژێر لە خوارەوەی دەسەڵاتی حیزبدان حیزب هەر وەختێک بیەوێتوانێت حکوومەت دابخە حیزب هەر وەختێک بیەوێتوانێت پەرلەمان دابخە حیزب هەر وەختێک بیەوێتوانێت دەسەڵاتی دادوەری کەنار بخە حیزب هەر وەختێک بیەوێ حتا کۆمەڵێک دام و دەستگا ئەگەر تا ڕادەیەکی سەتا بۆ نمونە یەکی سەر بە خۆیان هەبێ بیخاتە ژێر کۆنتترۆلی خۆیەوە ئەوە ئەزمون کراوەوە پێویست بە هیچ شتێک ناکات چ لە عێراقدا چ لە کوردستاندا هەمیشە هێزەکانی هەمیشە و هێزە سیاسیانەی کە دەسەڵاتی هێزی چەکداریان هەیە هێزی تایبەتیان هەیە ئەوانەی داهاتی خەڵکیان بەدەستەوەیە ئەوانەی سەرچاوەکانی داهاتیان کۆنتترۆل کردووە ئەوانەی دەستیان خستۆتە ناو هەموو جونگەکانی بەڕێوەبردننی کۆمەلگاوە لە خوێندن و پەروەردەوە بۆ زانکۆکان و بۆ هەموو بەشەکانیکە ئەوانە دەسەڵاتی دەرەجە یەک بەرز ئەوانە و هەموو دەسەڵاتەکانی کە ئەگەر دروستیش ببن ئەگەر حکوومەت دروستیش ببێ ئەگە پەرلەمان دروستیش ببێ ئەگەر هەر شتێکی کە دروست ببێ دەبێت خزمەت بەو ئەجاندا حیزبیە بکات بەو پرۆژە حیزبیە بکات یعنی بە زۆرێک کە ئەتوانم بڵم پێکنەهێنانی حکوومەت لە عێراق و کوردستاندا مانعەکەی هێزە سیاسیەکانن نەک ئەوەی کە ئەوان هێزێک بن بۆ پێکێنانی حکوومەت و پەرلەمان چونکە پێکێنانی حکوومەت و پەرلەمانێکی بە معنای بەکردەوە دەستی ئەوان کۆتا دەکات لە هێزی چەکدار دەستی ئەوان کۆتا دەکات لەوەی کە دەستنێنە قورجی داهاتی کۆمەلگا دەستی ئەوان کۆتا دەکات لەوەی کە ئەوەی کە پێی دەڵن دەسەڵاتی یاسایی دادوەری بۆ خۆیان بەکاری بێنن یعنی کۆستی بەردەمی پێکێنانی حکوومەت چ لە عێراق و چ لە کوردستاندا بەر لە هەموو شتێک ئەو هێزە دەسەڵات بەرزتانن کە هێزی دەسەڵات هێزی چەکداریان کۆنتترۆل کردووە داهاتیان کۆنتترۆل کردووە جونگەکانێکی کۆمەلگایان کۆنتترۆل کردووە و هەر بەو معنای ئەوان مانعی بەردەم پێکێنانی حکوومەتن مانعی بەردەم پێکێنانی پەرلەمانن بە معنا باوەکانی بۆرژوازیش کۆسپن بینەوە سەر پێکێنانی حکوومەت و ئەگەرە جیاوازەکان باشە پارتی و یەکێتی ناتوانن ڕێکەون بەس خۆ پارتیە توانێت لەگەڵ لایەنەکانی ترا ڕێکەوێ ئەوە ئیسلامیەکان هەیە ئەوە نەوەی نوێ هەیە کە 15 کورسی هەیە ئەگەرسی تۆ کەمە بەر لە ئێستا بە ڕۆشنی وتت کە کورسەکانی پەرلەمان یەکلاکەرەوە نییە بۆ پێکێنانی حکوومەت بەڵام تاوتێن بابەتش بکەین ئەگەر پارتی دەست بێت بۆ پێکێنانی حکوومەت و یەکێتی مشارەکە پێ نەکات لەگەڵ لایەنەکانی تر دیارەوە لە پێش دیارەوە بەشێک بوو لە کەمپینی هەڵبژاردنەکان و لە کەمپینی هەڵبژاردنەکاندا پارتی بە زۆرێک لە زۆرەکان ئەمەی ڕاگەیاند و بە دوای هەڵبژاردنەکانیش و غروری بەوەی کە ملیۆنێک دەنجی هێناوە ئەو مەسلەی هێنای ئارا لە زمانی بەشێک لە بەرپرسانی پارتی و سەرانیانەوە ڕاگەیاندرا کە ئەگەر یەکێتی ئامادە نەبێ بۆ پێکێنانی حکوومەت ئەوە ئەوان خەریکن لە دەرەوەی یەکێتی و جێگرەوە بۆ یەکێتی نیشتیمانی پەیدا دەکەن و لەگەڵ هێزیکە ئەمە پێکدێن بەڵام ئەوە زۆرتر لە دنیای واقعیدا شانسی سەرکەوتنی نییە بەڵکەوە زۆرتر وەکو گوشارێک هێنراوەتە گۆڕ وەکو گوشارێکیش بەرەستەوە دەگیری ئەگەر نا پارتی ناتوانێت لە کوردستاندا حکوومەتێک پێک بێنێ بەبێ ئەو یەکێتی نیشتیمانی کوردستان تیای بێ حکوومەت بەو معنای کە دیارە پێشتر باسم کرد یعنی وەکو هەتا وەکو دیکۆرێکیش لەبەرەوەی کە ئەوەی کە لە یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن پارتی دیموکراتی کوردستان و لە ڕێگەی هەڵبژاردنەکانەوە دەسەڵاتی خۆی لە کوردستاندا زامن نەکردووە یەکێتی نیشتیمانی کوردستانی دەسەڵاتەکانی خۆی لە زۆنی خۆیدا لە ڕێگەی هەڵبژاردنەوە نەهێناوە تا خەریک بێ لە ڕێگەی هەڵبژاردنەوە شەرعیەت بەرەسەڵاتی خۆیان بدەن بۆیە تا ئەگەر پارتی بیەوێ لەگەڵ هەموو هێزەکانی کە حکوومەت پێک بێنێ بەڵام ئەگەری چێتی تدا نەبێت حکوومەتێکی یەک خاص دەبێت حکوومەتێک دەبێت کە قەڵەمڕەوی دەسەڵاتەکەی تا دێگەڵە زیاتر ناڕوات بە پێچەوانەشەوە ئەگەر بۆ نمونە هاوکێشەکە پێچەوانە بووە یەکێتی نیشتیمانی کوردستان کورسی زیات ینی لە هەڵبژاردنەکانە زۆرتی هێنا بە و پێکێنانی حکوومەت بەرزتی ئەو بووە دیسان ئەگەری پارتی بەشداری نەکات دیسان دەسەڵاتەکەی تا دێگەڵە زیاتر بڕی نەدەکرد چونکە خودی دەسەڵاتی فعلی بەرز یەکێتی لە زۆنی سەوزە دەسەڵاتی بەکردەوەش لە زۆنی بەرز پارتیە بۆیە حکوومەت هەتا بەو شێوە نمایشەشکە هەیە بەو شێوە دیکۆرەشکە هەیە بەبێ ئەوەی کە هەردووچیان بەشێک لەو حکوومەتە دابن
چ لەسەر ئاستی عراقدا ناتوانێت ڕسمیەت وەربگرێت، چ لەسەر ئاستی کۆمەلگەی نێوەتی ناتوانانی وەری بگرێت، چ لەسەر ئاستی هەتا وڵاتانی منتیقەکە ناتوانێت هیچ جۆرە ڕەوایەتێک وەربگرێت. تەنانەت خود لە چوارچەوەی خود و لە چاوی هەموو تاکێکی خەڵکی کوردستانیشەوە دیارە ئەگەر حکوومەتێک پێک بوێکێتی تیای نەبێ حکوومەتێکت حکوومەتێکی یەکلایەنە حکوومەتێکی سوزانم یەک قاچە و حکوومەتێکە قەڵەمڕەوی دەسەڵاتەکەی تا ناتوانێت بڕوات لە هیچ ئاستێکدا کە دیارە ئەگەر حکوومەتیش پێگوە دیسان ناتوانێت هینی ئەوانە تێپەڕێنێ. بەڵام دەمەوێت بڵم کەم هەتا خودی لەو چوارچێوەیەدا کە تا ئێستا تعریف بۆ حکوومەتێک پێناسەیەک بۆ حکوومەتەیە پێناسەیەک بۆ دەوڵەتداریە پێناسەیەک بۆ یاساهەیە پارتی بەبێ هیچێتی نیشتیمانی کوردستان ناتوانێت هیچ زۆرە حکوومەتێکی دیکۆریش پێک بێنێ و یەکێتیش ناتوانێت ئەگەر لە جێگەی پارتی بێ ناتوانانی پێشی بێنێ. بەڵ ئەوانە زۆرتر گوشارێکن کە دەخلێنە سەر یەختر بۆ ئەوەی کە بتوان مەرجەکانی خۆیان یا خواستەکانی خۆیان بەسەر یەکتردا بسە پێن کە خواستەکانیشان بە دەرەجەی یەک ئەوەیە کە هەر یەکەیان دەیەوێت لە ڕێگەی و پۆستانێکە هەیە زۆرترین داهات بەرێ و زۆرترین قەڵەمڕەوی دەسەڵاتی بەرز خۆی بێ و زۆرترین بڕیاری سیاسی لە پەیوەند بە وڵاتانی ناوچەکە لە پەیوەند بە بەغدا لە پەیوەند بە ئاسیا تا کۆمەڵگەی نێودەوڵەتی لەژێر دەستی خۆی دابێ. پارتی ئێستا کە بە پێی ئەوەی کە پێی دەڵێن هەڵبژاردنەکان کە زۆرترین دەنجی هێناوە و ئەوانە دەیەوێت هەموو بڕیارە و بڕیارەتی سیاسی و هەموو جونگە سەرەکیەکانی دەسەڵاتدارەتی لە کوردستاندا لانی هەم ڕوو بە دنیای دەرەوە و ڕوو بە ناوخۆ ڕوو بە عراق بەرز خۆیەوە بێت. لە حاڵێکدا ئەگەر لە مەیدانی فعلیشدا بۆ نمونە لە سلێمانی دەسەڵات هەموو بەرزیەکی نیشتیمانیەوەیە و لە زۆنی زەر بەرز پارتیەوەیە بەڵام پارتی دەیەوێت لانیکەم لە بەرامبەر بەغدادا خۆی قسەکەری یەکەم بێ لە بەرامبەر وڵاتەکانی ناوچەکە قسەکەری یەکەم بێ لە بەرامبەر کۆمەلگەی نێودەوڵەتی قسەکەری یەکەم بێ و لە دەست بە سەراگرتن و بڕیاردان لە ناوخۆی کوردستانیشدا وە کێزی یەکەم خۆی نمایشکە. بۆیە و گوشارانە بۆ تارەکەی دوێنێت کە باس لەوەش دەکەی هەر تایبەت بەم بابەتە بڕێک لە دەرەوەی پێکێنانی حکوومەت کە یەکێتی زیاتر وەکو هۆزێکی ئۆپۆزیسیۆنی پارتی دەرەکەوێتە وەکو شەریکی حکوومەت و ئەوەی کە دەسەڵاتداری زۆنێک بێت ئەمان دەسەر چی بنەمایەک لەبەرەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان کەوتۆتە ڕەوەندێکی ڕوو لە لێژی ینی تۆ تەماشای کە یەکێتی نیشتیمانی کوردستان چ لە پەیوەند بە لە ئاستی عراقدا چ لە پەیوەند بە کوردستانەوە چ لە پەیوەند کۆمەلگای نێودەوڵەتیەوە وەچ لە هەتا لە پەیوەند بە وەستی نێوخۆی خۆشیەوە ڕوتێکی ڕووداکشان دەپێوێ ئەو ڕۆتە ڕووداکشانە وای کردووە کە یەکێتی لە چوارچێوەی سیاست و گوتارێکی دیاریکراودا کە دیاربێ نەماوەتەوە بۆ یەکێتی کە تۆ تەماشای بکەی لە زۆر زۆر دەمێکە یەکێتی خەریکە دوای ڕووداوەکان دەکەوێت تەنانەت لەگەڵ ململانەی لەگەڵ پارتیدا زۆرتر وەکو هێزێکی ئۆپۆسیۆن دەردەکەوێت نەکۆ هێزێکی مەسوول تۆ تەماشای کە لە پەیوەند بە خزمەت گوزاریەکانەوە لە پەیوەند بە مەسەلەی موچەوە لە پەیوەند بە مەسەلەی ئازادیەکانەوە لە هەر کامێک لەو پرسانەی کە پەیوەندی بە کۆمەڵگاوە هەیە یەکێتی لە هێزی چوارچێوی هێزێکی ئۆپۆسیۆن دەرەکەی وەکو هێزێک دەرناکەوێت کە خۆی بەخاوەنی ئەگەر بە ئیدعاش بێت دیارە خۆی بەخاوەنی کوردستان بزانێ خۆی بە هێزێک بزانێت کە دەیەوێت ئایندەیەکی بکاتە بەردەم بخاتە بەردەم خەڵکی کوردستان یا ڕێگەیەکی جیاواز و ئەلگۆیەکەی دەسەڵاتدارێتی لە بەرامبەر پارتیدات تەڕح بکات هیچ کامێک لەوانەی نەماوەیە لە چوارچێوەی زۆرتر وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆن دەردەکەوێت چ لە چاوی خەڵکەوە چ لە چاوی حزابیشەوە تۆ تەماشا ئەمن و ئەلەک ڕووزانەوەی بەوەی کە مەسەلەی خزمەت گوزاریەکان لە بە یەکسانی دابش ناکرێ ئەوەی کە داوا دەکە هاوسەنگیان پێ بکرێ ئەوەی کە داوا دەکە هاوبەشیان پێ بکرێ لە حاڵێکە تۆ خۆت هێزێکی دەسەڵاتی و کەس ناتوانێت ڕێگە لە تۆ بگرێت لە زۆنی خۆتا هەر زۆرە دەسەڵاتێک کە بتەوێت پیادەی بکەی هەر زۆرە فۆرمێکی بەڕێوەبەرێتی بیگریێتە ئەستۆ هەر زۆرە شێوازێک لە ئازادی مافەردیەکان ئەگەر بڕوات پێ هەیە جێبەجێ هیچ کەسێک دەستیەکێتی نەگرتەوە و پارتیش ناتوانێت ڕێگری لێ بکات بەڵام خۆی لە مۆقعێتی هێزێکی ئۆپۆزیسیۆندا ماوەتەوە ئێستا و هیچ گوتارێکی نییە چ لەسەر ئاست لە بەرامبەر بەغدا بەڕاستی هیچ خاوەن هیچ گوتارێک نییە چ لە بەرامبەر بە لەناو خۆی هەرێمی کوردستاندا خاوەنی هیچ گوتارێک نییە و خاوەنی هیچ ئەلگۆیەکی دەسەڵاتدارەتی دیاریکراو نیە زۆرتر ڕووداوەکان خەرگن ڕای دەکێشن لە حاڵێکا بۆ پارتی وانە پا لە بەرامبەر بەغدادا خۆی وەک نوێنەرایەتی خەڵکی کوردستان و خۆی بە کێشەی خەڵکی کوردستانەوە هەڵدەواسێ خۆی دەکات بە خاوەنی دابینکردنی موچەی خەڵک خۆی دەکات بە خاوەنی پرسی سیاسی خەڵکی کوردستان خۆی دەکات بە خاوەنی هەموو ئەو شتانێک کە پەیوەندی بە خەڵکی کوردستانەوەیە ئەگەر هیچ حقیقەتێکیش لە پەیامەکانیدا نەبێ بەڵام خۆی بە پرسەکانی خەڵکی کوردستانەوە لە بەرامبەر بەغدادا پێناسە دەکات
یەکێتی نە لە بەرامبەر بەغدا خۆی پێناسە دەکات نە لە بەرامبەر بە پارتیشدا خۆی پێناسە دەکات تەنانەت نوێنەرایەتی خەڵکی شاری سلێمانی زۆنی سەوز لە بەرامبەر پارتیدا ناکە خۆشی بەڵێ بە کورتی ئەمە پرسیاری بینەر بێنمە سەر شاشەکە و ئاڕاستی ئێوە بکەم باز دەکات کە حکوومەت پێک بێدیان پێک نەیەت ئەم دوو حیزبە لە بەرامبەر خەڵکیدا دەوەستنەوە قسەی ئێوە لەمبارەیەوە چیە و ئەو وەختە سەرم کۆمنتە و هەروە خەڵکی دەبێت بە چی ئومێدێکەوە چاوەڕوانی پێکێنانی ئەم حکوومەتە بێکە ئەوە ساڵێک و دوو مانگە جارە پێک نەهاتوە یەکەمین شت خەڵک ئەوەی کە دەڵێ لە بەرامبەر خەڵکدا دەوەستنەوە تەبەنەمە واقعیەتی هەیە چۆن لە بەرامبەر لە داهات و سامانی خەڵکی کوردستان و ئەوانە لە ڕێگەی دەسەڵاتیانەوە بۆ هەریەکە بۆ خۆی دەیبات بۆ پارێزگاری لێو دەسەڵاتە هەردووچیان یەک دەستن تۆ تەماشای کە لە بەرامبەر ئەو سەرکوتی سیاسی و سەرکوتی ئازادیەکان و مافی فەردی مەدەنی خەڵکدا هیچ زۆرە جیاوازیەکیان نییە تۆ لە هینە لە زاخۆ و دوهۆک و هەولێرە داوای مافەکانی خۆت بکەیت و بێ دەنگ و ڕخنەی ڕیشەی لەرە سەڵات بگری یەخەت دەگرنوت خەنە زیندان لە سنووری زۆنی سەوزش کە نمونونەکانی هەیە بە هەمان شێوە سەرکوت تا ئەو پەڕی خۆی خەریکە ڕۆژ بە ڕۆژ درێژە لێ کێشێت ڕووداوەکانی لاجان و لالەزار دوو بەڵگەی زیندوی ئەو دوو بەڵگەی زیندوی ئەم ڕۆژانەی دوایی ئەمە لایەنە دووەم بۆ خەڵکی کوردستان ئەوە دیارە کە خەڵک دەزانن حکوومەت پێک نەیە هیچ ئاڵوگۆڕێکی بەردەستە لە ژیان و گوزەرانی ئەماندا پێک نایە چونکە دەزانن ژیان و گوزەرانی ئەوان لە ڕایەن حکوومەتەوە ڕێبەری ناکرێت لەلایەن حکوومەتەوە بەڕێوە نابرێ بەڵکەوە حیزبەکانن بەڕێوەی دەبن و ئەوە ساڵێک و چەندیشە کرا و هیچ ئاڵوگۆڕێکی زۆر گەورە ڕوونیداوە سێمەوەیە کە طبعا یەکێتی و پارتی سەرنجام حکوومەت پێک دەهێنن بەڵاممان ئەو حکوومەتانە پێک دێنن کە درێژکراوی کابینەکانی پێشووە درێژکراوی حکوومەتەکانی پێشووە و حکوومەتێکە دوور و نزیک پەیوەندی بە حکوومەتی خەڵکەوە نییە حکوومەتی هاوڵاتی نییە حکوومەتێک نییە کە لە چوارچێوەی یاساییدا خەریکە و کارانە بکە بەڵکە دەیەوێ حکوومەتێک پێک بێنێکە لانیکەم زەمانەتی مانەوەی هێزی چەکداری حزبی بۆ بکە حکوومەتێک پێک بێنێکە زامنی دزینی داهاتیان بۆ بکە لە هەر کامێک لە زوونەکانی خۆیاندا حکوومەتێک پێک بێنێکە بە هیچ زۆرە مافی هاوڵاتی بوون یا حقوقی مەدەنی زامن نەبێت ئەمانە مەسایلی میحوەریەکانن و ڕێگە چارە بەڕاستی ئەڵتەرناتیڤی ئەوەیە کە یەکێتی و پارتی خۆیان کۆستی بەردەم پێکێنانی هەر زۆر حکوومەتێکن کە تێیدا مافی هاوڵاتی هەبێ بۆ یەکێک لە هەر ئەرکە زۆر سەرەکیەکانی بەردەم بزولانەوەی ناڕزایەتی خەڵکو بزتنەوەی شۆڕەجێڕانە لە کوردستاندا وەلانانی ئەو کۆسپەیە وەلانانی ئەو کەس یعنی وەلانانی یەکێتی و پارتی یەکێک لە کۆسپە ینی لانانی ئەو کۆسپە هەنگاوێکی زۆر سەرەتاییە بۆ پێکردانی هەر زۆر حکوومەتێکیکە و دەسەڵاتێکیشکە کە تێیدا خەڵک بتوانێت ئیرادەی خۆی یا شکۆی خۆی یا ڕۆڵی خۆی لە بەڕێوەبردندا بجێڕێ لە حکوومەتی یەکێتی و پارتیدا هاوڵاتی هیچ زۆرە ڕۆڵێکی لە دەسەڵاتدارەتیدا نییە نە لە ئاستی محەلی نە لە ئاستی سەراسەری بۆیە وەلانانی ئەو کۆسپی ینی درێژەدان بە خەبات و تێکۆشانێکی یەکگرتوانە بۆ کۆتایی هێنان بە دەسەڵاتی یەکێتی و پارتی وە لە پێشیانەوە بە ئەو حکوومەتی کاریکاتۆر و پەرلەمانی کارتۆنیە کە هەیەە کۆتایی هێنان بەوانە بخۆی یەکێکە لەو ئەرکانەی کە بەڕاستی لە بەردەم بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەری وە لە بەرام هەر هیزێکی شۆڕژگەردایە بە تابەتی چەپ و کۆمۆنیزم سەب و کۆمۆنیزم مرزەمە بۆی کە کۆتایی بۆ دەسەڵاتە بێنی وە لە جێگەی ئەوە دەسەڵاتێک بێنێتە بەرەوە کە لە ڕێگەی ڕێخستنەوە لە خوارەوە بێ کە دەخالاتی خەڵک لە بەڕێوەبردندا دیار بێ لە حکومڕانیدا دیار بێ لە بەڕێوەبردنی یاساکاندا دیار بێ لە دامەزراندنی یاساکاندا دیار بێ کەەوەش پێویستی بۆیە کە بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەری چ لە ئاستی سیاسی چ لە ئاستی جەماوەریدا هەنگاو بەرێتە پێشەوە دەست بەرێ بۆ ڕێکخراوبوونی خۆی دەست بەرێ بۆ خستنە ڕووی ئاسوەیەکی کا دەست بەڕێ بۆ ئەوەی کە بژاردەی خۆی بۆ ئەلگۆی چکەی بەڕێوەبردن لە کۆمەڵگەی کوردستاندا بێنێتە دەرەوە کە پێم وایە ئەگەر حزبی کۆمونستی کرێکاری کوردستان وەکو هێزێک لەو مەیدانەدا بێتە دەرەوە بە گوتارێکی دیاریکراوە کە لە ڕێگەی شۆڕشەوە دەیەوێت ئاڵوگۆڕێکی شۆڕژێرانە بەسەر کۆمەڵگەی کوردستاندا پێک بێنێ دەتوانێت لە پشتیوانی بێدرێخی چینی کرێکار و خەڵکی زەحمەتکێش و خەڵکی ئازادی خوات بەهرەمەند بێت و لاپەڕەیەکی کە یا واقعیەتێکی کە بەسەر دۆخی ناوچەکە بەسەر دۆستی کوردستان و لە ئاستی عراقیشدا بیهێنێت وات ئەویش دەتوانێت بەڕاستی نوێنەرایەتی خواستەکانی خەڵکی کوردستان لە بەرامبەر بەغدادا بکات
تۆ تەماشایکە مەسەلەی موچە مەسەلەی خزمەتگوزاری کێشمەکەشمی بەغدا و هەرێم لە 35 ساڵی ڕابردوودا بەردەوام هەیە بەڵام لەبەرەوەی یەکێتی و پارتی دوور و نزیک نوێنەرایەتی هیچ خواستێکی خەڵکی کوردستانیان لە بەغدا نەکردووە بە وەزیرەکانیانەوە بە ئەندام پەرلەمانەکانیانەوە بە سەر و کۆمارەکانیانەوە بە هەموو ئەوانەوە بە سوپا سالاریانەوە هیچ شتێک ئاڵوگۆڕی بەسەردا ناتوە و پێچەوانەوە تەنانەت خودی پێگە و واقعیەتی خودی ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە و کە بەرهەمی ڕاپەڕین و تووڕێی خەڵک بووە ئەوەش ڕۆژ بە ڕۆژ بەڕێت لاوااستر بووە بۆیە سەرنجامی لە ڕێگەی چکە هەیە ڕێگەی کۆبوونەوەی خەڵکی چینی کراکار و خەڵکی زەحمەتکێشە لەژێر ئاڵایەکی رادیکال و شۆڕژگەرانەدا لەبەردەم پەرچەمێکی کەدا کە خەریکە ئایندی چکە دەخاتە بەردەم خەڵک کە تێیدا مافی هاوڵاتین پارێزراوە کە تێیدا یاسا سەروەرە کە تێیدا مافی فەردی و مەدەنی خەڵک زەمانەت کراوە کە تێیدا یەکسانی ژنوپیا و ئامادەیی هەیە کە تێیدا دەستا و دەستکردنی دەسەڵات بە معنای وشە دەتوانێت بێتە ئاراوانە هەمویان ئیمکانی هەیە بەڵام ئەوە بەبێ دەخالەتی ڕاستە و خۆی خەڵک ممکن نییە بەر لەوەی کۆتایی پێبێنین ئەگەر زۆر بە کورتی سەرنجێ بدەن لەسەر ئەم جەدەلەی کە ئێستا لە چاتی فەیسبووکی بەرنامە ڕاستە خۆکەمانە ئەچێتە پێشەوە باز لەوە دەکە کە ئەم دەسەڵاتە نوێنەرایەتی کرێیان دەوترێت نەخێرەمە 34 ساڵە خەڵکی دەچەوسێنرێتەوە ئەم بۆچوونە ئیدامەی هەیە دەوترێ ئەمە دەسەڵاتێکی خۆسە پێێنەوە هەروە پرسیاری ئەوەی کە ئاخۆ لەمە باشتر ئەتوانێت بکات لەم دەسەڵاتە ئەگەر وەڵامێکی ئەم پرسیارە یان سەرنجێک لەسەر ئەم جەدەلە سوپاس گوزارم تەمان ئەم دەسەڵاتە ناتوانێت باشتر بکات چکە ئەم دەسەڵاتە ناتوانێت باشتر بکات و ئەگەر دەست بەرێ بۆ هەر هەنگاوێکی چاکسازی خۆی ئەڕوخێ چکە ئەو دەسەڵاتە ئەساسەن لەسەر ئەساسی ئەوەی کە ڕای گرتووە ئەو دەسەڵاتە چەند شتێکی دیاری کراوە یعنی هێزی چەکدارە هێزی چەکداری ئەم هێزی چەکدار و ئەم نییە کە بەرز خۆیەتی و لە دەرەوەی هەر چوارچێوێکی یاساییدایە دووەم دەست بە سەراگرتنی داهاتە دیسان بە شکڵێکی ناسایی کە لە دەرەوەی هەموو جۆرە چوارچێوێکی یاساییدایە و پەیوەندی و ئەو خۆبەستنەوەیەتی بە وڵاتەکانی منتیقەوە کە ئەویش لە دەرەوەی هەموو پرۆتۆکۆڵێکی نێودەوڵەتی و دیهانیدا یعنی تۆ ئەم سێشتە هۆکاریمانەوەی یەکێتی پارێتەنان هەتا خودی ئەوەی کە دەنا نە ئەوەیە کە خەڵک بڕوای بەوانە هەیە نە ئەوەیە کە خەڵک متمانیت بەوان ما بێتەنان بەهێز ئۆپۆزیۆنەکان هیچ کامێک لەوانێ ئەو سێشتە هەیە خەڵکی کوردستان دەبێت لە چوارچێوەی جوڵانە و ناڕزایەتەکانی خۆیدا ئەو سێشتە لە ڕستی یەکێتی پارتی دەربێنێ هێزی چەکداری لەڕست دەربێنێ ئەو هێز چەکداری تایبەتی کە هەیەە و لە هەموو ڕۆژێکدا بەکاری هێنن چ بۆ سەرکوتی بزتنەوەی ناڕزایەتی چ لە ململانینی و خۆیاندا ئەمە دەبێت لە ڕستی دەربێت دوو داهات و سامانی ئەو کۆمەلگایە کە لە ڕێگەی ئەو زۆری چەکەوە دەستیان بەسەری داگرتووە دەرەستیان دەربێ و سێم ئەم پەیوەندیە نادروستە ناهاوسەنگە کە خۆشخزمەتیە نەک پەیوەندی لەگە وڵاتەکانی ناوچەکە ئەبێ سەرۆ ژوور بکرێت گۆڕینی هەر کامێک لەوانە دەتوانێت دەستی جەماوەری خەڵک چینی کرێکار و خەڵک ئامادە ئاوەڵاتر دەکا بۆ هەنگاوی داهاتوو لە ڕاستای ئەو بۆ چوونەدا یا لە ڕاستای ئەو ڕەوتەدا کە ئیرادە بۆ خەڵک بجێڕێتەوە بۆ بەغیری ئەو شتێک کە ڕێگەی شکە نیە عەبدوڵڵا مەحموود سەرنووسەری بڵاوکراوی بۆ پێشەوەندای مەکتەبی سیاسی حیزبی کۆمیسیۆنی کرێکاری کوردستان زۆر سپاس لە بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون زۆر سپاس بۆ ئێوە و زۆر سپاس بۆ بەشداری بینەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ هەر بژین ئازیزان وچانێکی بچووک دەدەین و پاشان سەبارەت بە پەیوەندی نێوان خەڵک و دەسەڵات بە شێوەیەکی گشتی و بە دیاریکراویش ڕنگدانەوەی لە لەفاوەکەی چەمچەمان لە ماوەی ڕابردوودا لاگەڵمان بمێنەوە بەڵێ بینەرانی ئازیز پەیوەندی نێوان خەڵک و دەسەڵات و بە شێوەیەکی گشتی و هەروەها دەرکەوتنی لە پەیوەند بەکارە ساتە سروشتیەکان و لافاوەکەی چەمچەماڵ بە نمونە لاگەڵ تاهیر حەسەن تاوتێ دەکەین تاهیر حەسەن ئێوارەت باشە و سپاسکە لەگەڵمانیت ئێوارەیە و بینەران و بیسەرانی پێشەنگ تیڤی باش زۆر سپاس بەڵێ لە سەروبەندی حەڤەی شوباتە بوو کە گەنجان خەمیان هەڵدا بوو لە سەرای ئازادیدا بمێنەوە و هێزە ئەمنیەکان هێرشیان کردە سەریان بیرمەکردە ڤیدیۆیەکی تۆ لە وەختەیە بڵاو بۆیە وتت ئیتر پەیوەندی نێوان خەڵک و دەسەڵات خەریکە ئاخرین خشتەکانیشی
ئەڕوخێت. ئەمێ پرسم 15 ساڵ دواتر یان لە ماوەیەدا ئەم پەیوەندی نێوان خەڵک و دەسەڵات لە کوردستانە چۆنی پێناسە دەکەن؟ هەر هیچی نەما، هیچ شتێکی نەما. ڕووداوەکانی چەند ساڵی ڕابردوو لە دوای ڕووداوەکانی حەڤەی شوباتەوە سەرکوتی سیاسی، گرتن، زیندان، هێزی دەمامکدار، فڕاندنی خەڵک، ئەمانە ئیتر بووە بە ئوسلوبی وەڵامدانەوەی دەسەڵاتی یەکێتی و پارتی لە دوای حەڤەی شوباتەوە. ئەگە جاران قسەیان بۆ خەڵگە کرد، ئەگە جاران ئەیان و تەحەمولکە، نەگەر جاران ئەیان وت فشاری ڕژێمی بە ئەسمان لەسەرە، کە وەختێک ئەمانە هیچی نەما ئیتر بە چەک و بە کوشتن و بە زیندان و بەمانە وەڵامی خەڵکیان داوەتەوە تاوەکو ئێستا. ڕووداوەکانی ئاخرین ڕووداوەکانی لاجان و لالەزار نیشانیدا کە ئەم دەسەڵاتە قسەیەکی بۆ خەڵک نییە، ڕێگە چارەیەکی بۆ ژیانی کۆمەلگانیە، فقط خەریکی جوابدانەوە بە قازانج و بەرژەوەندەکانی کۆمپانیەکانی خۆیانن وە سەرنجام خەڵک لە دۆڵێکە ئەوان لە دۆڵێکن. بۆیە فقط وەڵامیان بۆ خواستەکانی خەڵک لێدان، ئەشکەنجە، زیندان، فڕاندن، هەموو ئەوانەیە وەوە کارنامەی ئەم حیزبانەیە لە 30 ساڵی ڕابردووە. خشت نەمایتر هیچ نەما. ئەگەر بێمە سەر ئەم ڕووداوانەی ماوەی ڕابردووە هێشتا نزیکتریش لە فاوەکەی چەمچەماڵکە ئەڵێن لە سەرچاوەکەی ئەگەڕێتە بۆ کارەساتی سروشتی و هەرچەنە لێرە هەفتەی ڕابردوو لەگەڵ محەممەدی مەحموود حەلاق گفتوگۆمان کردەوەتی بەشێکی کارەساتەکە ئەو باخ و بینایانەی بەرپرسانن. بەرحەمەچی لەسەر ئەسلی هۆکارەکە، بەڵام ڕنگدانەوەی ئەم پەیوەندیە چۆن ئەتوانین ببینین لەم کارەساتەدا؟ بۆ نموناوەی کە ئەبیسترێت ئەوترێت کە لە ئاستێکی زۆر فراواندا دەسەڵات بە بێباک بە بێدەربەست پێناسە دەکرێت و لە هەمان کاتە بە ئاستێکی زۆر فراواندا دەبینیت کە ئامادەی هاوکاری خەڵک بۆ یارمەتی لە قەوماوانی چەمچەماڵ لە ئاستێکی زۆر فراواندا. ئەگەر لە پەیوەند بەم تەورەوە پێناسی بکەن ئێوە چۆنی دەبینن؟ ئەزانیی ئەم ڕووداوانە هەچەندە کارەساتێکی گەورە بوو، بەڕاستی دڵی هەمومان گوشرا کە ئەو کەسانەمانە بینی یا هەتا ئەو جاندارانەمانە بینی کە لافاوەکە ئەی برد. بەڵام کۆمەڵێک حەقایقی جارێکی تر، کۆمەڵە ڕاستی خسە بەردەمی خەڵکی کوردستان ئەویژەوەیە کە یەکەم خەڵک ئاگای لە یەکتری و خەڵک دڵی بۆ یەکتری لێ ئەدا، خەڵک پشتیوانی یەکتریان کرد، خەڵک پشتیان نا بە پشتی یەکتریەوە، نیشانیدا کە خەڵک لە کاتی تەنگانەیە سەرباری برسێتی، سەرباری بێموچەی، سەرباری بێ ئیرادەکردنی خەڵک لەلایەنی چێتی و پارتی و لە 30 ساڵی ڕابردووە سەرباری بێ ئیرادەکردنی تایبەتیکردنی هەموو سەکتەرەکانی ژیانی خەڵک، یعنی لە خوێندن، لە نووسین، لە خەسەخانە، بە تایبەتیکردنی دزان کۆکان، بێ ئیرادەکردنی خەڵک، دەست کورتی خەڵک، سەرباری هەموو ئەوانە. بەڵام خەڵکی کوردستان نیشانیاندا کە ئیرادەیان بۆ یەکتری هەیە، ئارزویان بۆ یەکتری هەیە، پشتیوانی یەکەن بۆ لە یەکتری، فرمێسک ڕێژن بۆ یەکتری و لە کاتی تەنگانەیە بە پشتی یەکتریەوە ئەچن. تەماشای لاوەکانی چەمچەماڵە کرد کە لە دوای هەتا لافاوەکەش چۆن شارەکەی خۆیان پاکەنەوە. ئەزانی عیبارەیەک هەیە پێڵێن ئەڵێن ئاشی نەزان خوای گێڕێ، بەڵام ئێستا بێن عیبارەی وای لێ بکرێ بڵێ ئاشی خوا خەڵکی کوردستانی گێڕێ. یعنی نیشانیدا کە با بە حکوومەتێک نییە، ئەوەی کە زانکۆکان بڕێوە بە هەر مامۆستایانی خەڵکی کوردستانن، ئەوەی خەسەخانەکان بڕێوە بە هەر خەسەخانەکان و سستەرەکان و دکتۆرەکان بڕێوە بە هەرەوەن، ئەوەی کە جادەکان پاکاتەوە هەر کرێکارانی ژینگە پارێزن، ئەوەی کە معمەلی چیمەند و معمەلی ماس و معمەلی ئاسن و معمەلی ئەمانە چرخێنێ هەر کرێکارە، یعنی شتێک نییە خەڵک خۆیەتی خەریکە کۆمەلگا چرخێنێ، بۆیە شتێک نییە لەسەر و ناوی حکوومەت بە هیچ شتێک نییە. یعنی تۆ تەماشاکە کێڵگەی کۆرمۆر کەوتە بەردەم هێرش هەچی هێزی یەکێتی و پارتی هێرشون بۆشکە سەرچاوی پارەی سەرسفرەی کۆمپانیەکانیان لەوێ، بەڵام چارە نووسی ژیانی خەڵک لە چەمچەماڵیا لە لافاوەکە ئێستا خەڵک کەوتۆتە بینی دوڕیانێکەوە. وەختێک تۆزێ باران دوا ئەکەوێت ترسی وشکە ساڵی هەیە، وەختێک بارانی ژەبارە ئەنجا لافا و ترسی ئەوەی هەیە ماڵەکانیان بیبە. ئەوەش ڕاستە. ئەزانی چۆنە ئەو گەندەڵیەکەی یەکێتی و پارتی هانە تەنیا مەسەلەی پارەبردن نییە، هەتا لە مەجای بیناسازی و نەخشەی بیناسازیشە
گەندەڵێکی ئێجگار زۆرەیە هەچی ڕێڕەوی ئاوەکانیان گۆڕیوە بۆی کە کۆمپانیەکانی خوانی لەسەردانێ بۆی ئوتێلەکانی خوانی لەسەردان بۆی مۆڵەکانی خوانیان لەسەردانێت سەرنجام کەلافاور و ئەدا ڕێڕەوی ئاوەکە گۆڕاوە بە بەربەستی لە بەردەما دروستکراوە معلومە کە ئاوەکانی تێچێتە کۆڵانەکانەوە بۆیە ئەمە شەر گەندەڵێکی یەکێتی و پارتیە بۆیە من بەسمەوەیەکە نیشانیدا کە ئەم حکوومەتە حکوومەتی وەڵامدانەوە بە خەڵک نییە ئەم حکوومەتە ئەم شتە ئەم دەسەڵاتە ئەم میلیشیایە نە حکوومەتە نە ئیدارەی هەیە نە هیچ شتێکی نییە فقط دوو دانە میلیشیا بە هێزی چەک دەسەڵاتیان بەسەر چارەنووسی کۆمەلگایە گرتووە و خەڵکیش خۆیانەوە تا نانەهێنن خزمەتی یەکتریەکەن ینی پیاوی پیری وەهابینی کە خۆی خێری پێشێ بەڵام دەسەباتە چێت 1000 دیناریە 2000 دینارەکاتە نێو علاگەیەکەوە بۆ کۆمەک بە خەڵک ئەم پشتیوانیە ئەگەر لە دەوری پلتفۆرمێکی شۆڕژگێڕانە کۆ ببێتەوە دەتوانێت کۆتایی بەم ژیانە بێنێ بەم ژیانە چەرمەسەریە بێنێ کە لەژێر دەسەڵاتی یەکێتی و پارتیە خەڵکی کوردستان بە نسیبیان بوو ئەمە بڵێم کە ئەم ڕووداوە بێجگەل لە کارە ساتەکەی نیشانیدا کە خەڵک دڵیان بۆ یەکتریە سەرباری 30 ساڵ ڕووتاندنەوەی خەڵک ئەمە یەک شتێکی زۆر ئومێد بەخشە بەڵام ئەم دەستگایانی کە نزیکن لە دەسەڵاتەوە ئەوە دەستگای خێرخوازی بارزانی ئەوەی مام ئیتر خۆمانە نزیکن لە دەسەڵات هەروە کەناڵە ڕاگەانەکان ئەوەی ڕەنسەنگاوی ئەوەی کەناڵی ئاوا کەیتر نزیکن لە بەرپرسانی یەکێتی و پارتیەوە ئەم دەستگا ڕاگەانەکان و ئەم ڕێکخراوانە ئێمانش کەمپینیان ڕانەگەیانەوە بۆ بەهاناچوونی خەڵکەوە ئەوان ئەو کەمپینە بۆ ئیحتیواکردنی ئەو ئیحساساتەیە کە لە وەڵامی پرسیاری یەکەماوتم بۆ ئەوەی کە ئەو ئیحساساتی کە خەڵک بۆ یەکتری هەیەی ئەو کارەساتە کە ڕوو ئەدا و خەڵک پشتیوانی یەکتریەکە احتیوای ئەمە بکەن بڵێن ئەوە سەرمایەداران خەریکنێکن بەس پێم بڵێ ئاوا میدیا ئەو پارەیە لەکوێ هێنێ بەس پێم بڵێ دەسەڵاتی دەستگای بارزانی ئەو پارە و سەرەت و سامانە لەکوێ هێنێ دەستگای مام و پار و سەرەت و سامانە لەکوێ ئەهێنێ یعنی پارەی دزراوی خەڵکە یەد ئەیکا بە منەت بەسەر خەڵکی کوردستانەوە و ئەمە کە بەشێکێتی کە قەترەیەکە لە دەریایەک ئەنجا کەمپینی پێ بکات و دەستگاکەی پێ بەرەوە بێت و هەموو کەسێک کەزانێت دەستگای بارزانی پارتیە هەموو کەسێک کەزانێت دەستگای مام هینە یەکێتیە هەموو کەسێک کەزانێت ئەمەی کە دەستگای هینە ئیسلامیەکان هی یەکگرتووی ئیسلامیە خەڵک شوێر نییە زۆر باشە مازانێ بەڵام ئەمەی کە ئەم کەمپینیان کرد بۆ ئەوەیە کە سەرنجی خەڵک بژێڕن بۆ سەر ئەوەی کە ئەمانە ئەجینا باشە تۆ گەر حکوومەتت هەیە دەستگای بارزانیانی چی ئەگەر حکوومەتت هەیە ئەگەر شارەوانیت هەیە ئەگەر ئۆرگانی حکوومەتیت هەیە ئەگەر دەوڵەتداری ئەەکەی یعنی دەستگای بارزانی چییە دەستگای بارزانی ئەکرێ لە وڵاتێکی کەوە دەستگایەک بڵێ کۆمەکێکەکە بە خەڵکی فلان شوێ ئەوەی کە بۆ نمونە خەڵکێکی زۆر لە کاتی ئاوارەیەکەینەوە یەکە هاتن بەهانای خەڵکی کوردستانەوە لە پەبیر لە چی لە خێمە ئەیان هێنامە هەر حەڵ منەظەمات بوون لە خارجەوە هاتن بەڵام تۆ لە وڵاتەکە وەختێک تۆ شارەوانی سلێمانیت هەیە شارەوانی چەمچەماڵت هەیە وەک شارەوانی وەک وەحدەیەکی ئیداری محەلی کە مەسئولە لە بڕێوەبردن لە ژیان لە خەسەخانە لە خوێندن لە مەکتب دروستکردن لە ئەمنیەتی شارەکە ئەگەر ئەمەت هەیە دەستگای بارزانی ینی چی دەستگای ئاوا ینی چی فقط تەبلیغاتێکە بۆ شۆرکردنی خەڵک بۆی کە ئەو هاوپشتەیە کە خەڵک بەرامبەر بە یەکتری و ئەو بەهاناوە چوونەی خەڵک بەرامبەر بە یەکتری بوویان بیخەنە گیرفانی سەرمایەداران و مەجموعەیەک دەوڵەمەند و مەجموعەیە کۆمپانیاوە کە معلومیش نییە ئێستا ئەو پارەیە کە کۆکراوەتەوە ئایا ئەدرێ بە نوێنەرانی خەڵک لە شاری چەمچەماڵ کە دەستێکی ئەمین بن و دابش بکرێ بەسەر هەموو ئەو کەسانەیە کە زیان و زەرەریان لێکەوتووە لە لافاوەکەی چەمچەماڵ و شوێنەکانی تر ئەکرێت ئایا لەژێر نەگات شتێکی تر هەر لە پەیوەند بە پەیوەندینەوە خەڵکو و دەسەڵاتەیە لێرە و لەوێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە لە سەرنج و تێبینی و کۆمنتی خەڵکیە جۆرێک لۆمەی خەڵکی دەکەن کە ئەوە تا بۆ نمونە یەکێک لە بەرپرسان دەچێتە شوێنێکەوە ئەم هەموو خەڵکە چێت ڕسمی لەگەڵاگرێت هەڵبژاردنەکانە ئەوچن دەنگیان پێێن و یەکێک لە حیزبەکان میلیۆنێ دەنگێنێ ئەویتر نیو میلیۆنە هێنێت بانگەوازێکەکەن ئەچن بە پیریانەوە چەندێک ئەم سەرنجە لە جێی خۆیەتی کە خەڵکیش بە جۆرێک بەشدارە بەوەی کە دوایانەکەوێت ئەزانی چۆنە لە هەموو شوێنێکی دنیاە
ئەحزاب گەلێک کە دەسەڵاتیان بەدەستەوەی و پارە و سەرۆت و سامان و قوتی خەڵکیان بەدەستە معلومە کە مەجموعەیە خەڵک کە بەرژەوەندیان لەگەڵیان هەیە لەگەڵیانە بن وە قسەیتیانی خۆ مریشک نین ئاوەڕوت کرابێتن ئەی ئەو هەموو چەکدار و ئەو هەموو ئیمکانات و ئەو هەموو پارەیە ئەو هەموو میدیایە لە بەردەستیانایە چییە؟ طبعا بۆەوەی کە مەجموعەیە خەڵک چارەنووسی مەجموعەیە خەڵک بەخۆیانەوە گرێبن و سەرنجام ئەو کەسانە بە تاسەر خوێن دیفاعی دیەکەن بەڵام من حەزەکەم سەرنجی بۆ شتێک ڕابکێشم ئەوەیە کە خەباتی چینایەتی چ بە بەرەی بۆرژوایی و دەسەڵاتدار چ بۆ بەرەی کرێکار و زەحمەتکێش و خەڵکی دەستەنگ هەنگاو بە هەنگاوە بۆرژوازی هەوڵەدا هەنگاو بە هەنگاو ئەو ئیمکاناتی کە خەڵک لە بەردەستیایەتی کرێکاران و زەحمەتکێشان لە بەردەستیانی لیان بسەنەوە وردە وردە بەشتی واوە سەرقاڵیان کەن ئەسڵەن بیری شۆڕشیان نەمێنێ تێگەی مەبەستمەوەی بەڵام بۆ کرێکار و زەحمەت کێشیش ئەگەر کرێیشی باشی هەبێ ئەگەر سەرچاوەیەکی ژیانی باشی هەبێ ئەگەر خان و مەسکەنی هەبێ ئەگەر مناڵەکانی لە قوتابخانە بن حتمما تەوەقوعی ئەچێتە سەر داوەشتی زیاترەکە حتمما داوای ئاستێکی ڕاقی تر لە ژیانەکە یەکێتی و پارتی لە 30 ساڵی ڕابردووە هەوڵیان داوە بۆ نمونە مەسەلەی موچە ئەوەی کە خەڵک موچەکەی لێ نەبڕێ ئەوەی کە خەڵک لە کاتی خۆیان موچەکەی پێبن کورە ئەوەی کە لە ڕیزانەوەستێ بۆ وەرگرتنی تەقاوتیەکە یعنی ئاستی ژیانی خەڵک ئەوەندە ڕەزیلکەی ئەوەندە بهێنیتە خوارەوە بۆی شتی سەر ئەسلی لەبیر بچێتەوە بەڵام کە وەختێک کاتی ئینتیخاباتەکەیت خەڵک لەبیری نەچۆتەوە هەر بۆیە حەچی دەستگای ئیعلامی و ئیمکاناتیان هەیە ئەی خەنە گەڕ قەناعەت بە خەڵک کەم چێ بۆ هەڵبژاردن ئەنجار لە ساڵ 20 لە ساڵ 30 لە ساڵ 25 خەڵکی کوردستان ئەچن بۆ دەنگدان و وەختێک ئەوانی کە ئەچن بۆ دەنگدان دەنگەکانە سوتێنن ئەمە نیشانەی ئەوەیە پەیامێکە کە بە خەڵکی کوردستان بەدەسەڵاتی ئەدەن کە تۆ نوێنەری من نیت کە تۆ نوێنەرایەتی من ناکەی کە تۆ قازانج و بەرژەوەندیەکانی منت بۆ مەسەلە نییە کە تۆ ئاواتەخوازم لە ناو بچیت هێشتا ئەو هێزم نییە لە ناوبەرم بەڵام ئومێدەوارم و ئاوات و ئارەزوم ئەوەیە لە ناو بچیت بۆی دەنگت پێ نادەم یا ناچم بۆ دەنگدان ئەمانە پەیامی سیاسین بۆیە شتێکی زۆر سەیر نییە ئەگەر خەڵک بەوەی کە چارەکە موچەی بۆ دووبارە دینی نەکەنەوە شتێکی ئەسڵیتری بۆ ماوەیەک لەبیر بچێتەوە هەدەفیان ئەوەیە ئەزانی ئەم هەموو 8,000 مزگەوتە ئەم هەموو دەستگای ئیعلامیە زەبەلاحە بۆ وێرانکردنی ئەوەیە کە تۆ ئەو واقعەتی لە بەردەمتایە وەک ئەوەی هەیە نەیبینی بۆ ئەوەی کە وەک ئەوەی پێویستە ڕێگەچاری بۆ نەدۆزیتەوە ئەمە مەوسوعی ئەسڵیە خەڵکی کوردستان ئێستا ئەوەی کە هەیە ئەیبینن بەڵام بەداخەوە هێشتا ئەو ڕێگەچاریان یا لە دەوری ئەو ڕێگەچاریە کۆ نەبوونەتەوە کە سەرنجام بەرەو ڕزگاربوون لە دەستی ئەم دوو قەومی مافیایە ئەیان بات هێشتا ئەوە نەبووە بەداخەوە پێم وایە وەڵامی ڕۆشنەدایەوە بەڵام هەر لەسەر ئەم تەورەمە یەک سات بوەستم و باز لەوە دەکرێت کە خەڵکیش زاکیرەی خراپە و زوو شتەکانی بیر دەچێتەوە هەر لە پێشووترە لە تۆڕە کۆمەڵاتەکانی پێشەنگ تیڤە گرتە ڤیدیۆکی تۆ بڵاوبەوە کە باسی ئەوە دەکەیت کە دەورانی پێشوو بۆ نمونە لە حملەی هەڵبژاردنەکانە باسی ئەویان دەکرد کە خەڵکی هەوڵاتیانی کوردستان لە داهاتی نەوت سەهمیان نەبێت نازانم ئێستا چۆن هەڵمەتی هەڵبژاردن بەڕێوە دەبێت بەڕێزە کۆمنتێکی نووسی بوو کە یەک جا دەخلتەوە بکەن هەتاوەکو 33 ساڵی تر ئەتوانن بانگەشەی هەڵبژاردننی پێوە بکەن واتە ئەم بۆچونە لە ئاستێکی فراواندا هەیە کە خەڵکی ینی لە بیری ئەکات بەسەریە تێ ئەپەڕێت بیری ئەچێتەوە و ئاسان ئەکەوێتە ئەوەی کە خۆش خەیاڵیەکی نوێەوە سەرستا بەسەرەمە چییە؟ بە بڕای منە دوو لایەنی هەیە ئەم مەسەلەیە لایەنی جانەوەیە کە وەختێک کاتی ئینتیخابات و هەڵبژاردننیە و دەزەکەن بە درۆ دەلەسا یەکەم شت لە نێو لایەنگرانی خۆیانە خەریکن تەبلیغات دەکەن و خەریکن ڕاگەاندن ئەکەن و هاوکاتنجا کەناڵە سەتەلایتەکانی خۆیان بڵاوەکەنەوە لە ڕوویان نایە ناوێرن ڕاستە و خۆ بچن لە قاعەیەکی وەکو هۆڵی ڕۆشنبیری جەماوەر هەموو هاتن بۆ هەموو کەسێ بێت و هەموو کەسێ بۆی هەبێ پرسیار بکە ئەو کاتە لە نێچیروان بارزانیە پرسن ئەڵێن جەناب تۆ لە کاتی ئینتیخاباتی پێشووترە وتت لەسەر داهاتی نەوت بانقێک دروست دەکرێت بە ناوی کەپکۆ دادەبم ناوی لێکوێناوە ناوی کەپکۆ ئەو وەختە هەموو خەڵکی کوردستان بەشیان لە نەوتی کوردستانە ئەبێت و ڕاستەخۆ ئەچێتەوە بۆ ماڵەکانیان ئەم وعدە لێکوێ بوو کوا دوایی بوو بە چارەکە موچە دوایی بوو بە 3 مانگجارێک موچە
دوایی بوو بە بڕینی خزمەت گوزاری، دوایی بوو بە گرانکردنی کارەبا لەسەر خەڵک. کوام بەڵێنانە بۆیەوە خەڵک بە بڕای من لە بیری ناچێتەوە. بەڵام وەکو جارێکی کە بوتم ئەزانی چۆنە نیوەی بەغاش گیرا بوو لە ساڵی 2023 نیوەی بەغا گیرا بوو. سەدام حوسێن هاتە دەرەوە بەشێکی کەی لە بەغاس هەزاران کەس دوای سەدام حوسێن کەوتە بوو. دەڵێم نیوەی بەغاجیشی ئەمریکی تیا بوو جگە لە ناوچەکانی کە، بەڵام هەزاران کەس هاتبوو لە دەرەوە بڕۆحبی دەم بە سەدام حوسێنیانەوت کە دیار بوو ئەمانە لایەنگری سەدام حوسێنن. وانییە کە ئەم حیزبانە یەکێتی و پارتی لایەنگریان نەبێت. خۆیان بە مەسەلەی کوردە هەڵەواستن، خۆیان ئەوە تاوە شیعەکان واکەن، ئەوەمان خۆن بۆ ئەگەداریت بۆ ئەگەداریت. یەک مەسەلەیەکی زۆر زۆر سەرەکی کە ئێستا ئەحزابی شیعە تەبلیغاتی پێەکەن لە ناوچەکانی شیعە نشینە ئەوەیە کە ئەڵێن قسە لەسەر ئەوە ئەکرێ کچەکەی سەدام بێتەوە، قسە لەسەرەوە کرێ بەعسیەکان بهێننەوە جارێکی کە جا ئەگەر بەعسیەکان بێننەوە هەمووان سەرەبڕن. یعنی ڕێک ئەو تەبلیغاتی کە یەکێتی و پارتی ئەیان کرد کە ئەگەر ئەحزابی شیعە بێن ئەگەر ئەمانە بێن ئەوە کەرکووکمان لە دەستچێ ئەوە هەموومان سەرەبڕن. بۆیە تکاتان لێکەین هەچی کەم و کوڕیەک یەکێتی و پارتی هەیەی چاوی لێ بپۆشن، هەچی وەڵام نەدانەوە بە خواستەکانی ئەو قەینا چاوی لێ بپۆشن، چونکە ئەگەر بەڕاستی شیعەکان بێن هەمووان سەرەبڕن و حاجی شعبی بێ هەموومان سەرەبڕن. بۆیە تحملی دەسەڵاتی یەکێتی و پارتی بکە. ئەم تەبلیغاتە هەمیشە بۆژوازی کە بۆی کە قانونیت با بەدەسەڵاتی، حەقانیت با بەدەسەڵاتی. بۆ معلومە لە نێو ئەم فەزایە کەسانێکی زۆر هەن کە بەرژەوەندیان لەگەڵ دەسەڵاتی یەکێتی و پارتیە، چارەنووسیان لەگەڵ دەسەڵاتی یەکێتی و پارتیە. یەکگرتووی ئیسلامی کۆمپانیای حەج و عەمرەکەی لە پاڵ دەسەڵاتی یەکێتی و پارتیە ئەچەرخێنێ بۆ حیزبەکانی تریش وایە. بۆیە بەرژەوەندیان لەمانەوەی ئەم دەسەڵاتایە. ئەوەی کە بەرژەوەندی نیە لەمانەوەی ئەم دەسەڵاتەیە خەڵکی کرێکار و زەحمەتکێش و خەڵکی کوردستانە. ئەوەی کە ناچێ بۆ دەنگدان، ئەوەی کە تفیان لێیەکە، ئەوەی کە لە خۆ پیشاندانەکانە هەمیشە لە ڕێزی پێشەوەن. ئەوانە بەرژەوەندیان لەگەڵ بەرژەوەندی یەکێتی و پارتیانێ و ئەوانە خوازیارن بڕۆخێ. ئەمێ دوو پرسیاری بینەران بێنە سەر شاشەکە و ئاراستەی تۆی بکەم ئەگەر چی بڕێک ڕەنگە جیاواز من لێک بەڵام هەڵ بدەیت پێکەوە وەڵامیان بدەیتەوە. پرسیاری یەکەمیان یان زیاتر سەرنجەکە باس لەوە دەکە کۆمەڵە سەرمایەدارێکە لەم هەڵمەتی کۆمەکۆکردنەوەیدا بەشدار بوون زیاتر بۆ ئەوەیە بۆی جێپێی خۆیان لە نزیک دەسەڵاتداراندا قایم بکەن. بەڵام پرسیارێک و سەرنجەکە باس لەوە کراکە ئەو گەنجانە چەمچەماڵیان پاک کردەوە دوای لافاوەکەوە هەروەها ئەو بەهاناوە چوونەی خەڵکی بۆچی ئەمە ناکاتە ئەوەی کە زیاتر خۆیان ڕێکخراو بکەن و وەک پێکهێنانی شورا. لەسەر پرسیاری یەکەم من ئەوە شتێکی بە شتێکی خراپی نازانم کە سەرمایەدارانە هاتون و پارە ئەدەن. بە هەر حاڵ پارەی کرێکارە ڕەنجی داوە بۆ بە سەرمایە و شۆتە گیرفانی ئەوانە و ئێستا ئەگەر بەشێکی کەمی بچێتە خزمەتیە و خەڵکەوە خۆ خراپی چییە؟ بە بڕای من جێگەی دەستخۆشیە، من جێگەی دەستخۆشیە بۆ فاروقی مەلا مستەفا کە ملیارێک و 200 ملیۆنی داوە. بەڵام پارەکە ئەگاتە دەستی نوێنەرانی خەڵکی کرێکار و زەحمەت چێش تا ماڵ بە ماڵ نوێنەرەکان، نوێنەری ئەو خەڵکی چەمچەماڵ، نوێنەری ئەوانی زیانیان لێکەوتووە کە بگەڕێ بەسەر شوێنەکانە بزانێت دانەدانە. ئەخر کەسی وا هەیە دوو مانگای هەیە ئاو بردوێتی ئیتر هیچ شتێکی بۆ ژیان نییە. کەسی وا هەیە قاپ و قاچاقی لە ماڵەکەیە بۆ هیچ هەمووی ڕۆشتوی نییە. قسەکە ئەوەیە ئەم پارەیە ئایا ئەدرێ بە نوێنەرانی هەڵبژێراوی خەڵک کە بەسەر زیان لێکەوتوانە دابەشیکەن؟ ئەوە مەوزوعەکە ئەجیناکە کابرایەکی سەرمایەداری 100 ملیۆنەدا طبعا ئەوێ خۆی پێبرێتە پێشەوە، طبعا ئەوێ نیشان با کە ئەویش کەسێکە لە کۆمەلگایە جێگە و ڕێگەیەکی هەیە تۆش کەڵک لەمە وەرگرە قەیچەکە بەس ئەسلی مەسەلەکەوەی بگا بەدەستی خەڵک. پرسیاری ئەوەی تریان کە بەڕاستی بیرم ناگاتە ئاستی ڕێکخراوبوون و پێکهێنانی شورا ئیشی بەشی پێشڕەوی ئەو کۆمەلگەیە، ئیشی کرێکاران و بەشی پێشڕەوی ئەو کۆمەلگەیە، ئیشی خەڵکی گەڕەکەکانە. یعنی بەڕاستی ئێستا جێگەیەتی خەڵکی چەمچەماڵی تر بۆ بەگژاتچوونەوەی شتێکی لەم بابەتە دەبێ هەیئەتی جۆرا زۆر پێک بێنن، دەبێ نوێنەرانی خۆیان هەڵبژێرن، دەبێ وردە وردە بەرەو ئاسی دیاریکرا لە ڕێکخراوبوون بێت، چونکە یەک شت معلومە ئەویش ئەوەیە خۆت ئەبێ بەبهانای خۆتەوە بچیت.
نیشانیدا کە بابەجان خەڵک ئەگەر خۆی بەهانای خۆیەوە نەچێ نە حکوومەتێک هەیە نە بەلەدیە هەیە نە هیچ شتێک هەیە نیشانیدا یعنی ئەمەی تە تەفسیری سیاسی نییە ئەمە تحلیلی سیاسی نییە ئەمە نیشانیدا کە لەم لە لێ قەومانە ئەوەی کە پێی ئەڵێن یەکێتی و پارتی وجودیان نییە کاکە گیان داعش گەیشتە نزیکی گوێر هەچی مەسئولینی پارتی و هینی پارتی هەیە هەموو ڕایان کرد یعنی کە وەختێک بکەونە خەتەر ڕائەکەن ئەوەی کە ئەمێنێتەوە تۆی بۆیە تۆ هەر ئێستا لەگەڵ دراوسێکت لەگەڵ لە زانکۆکەت لەگەڵ لە ڕەفیقەکانت لەگەڵ دراوسێکەتە دابنیشە بەیەکەوە قسە لەسەرەوە بکە خۆ ئەو لافاوە کە هات نەیوت ماڵی فلان ئەبەم و ماڵی فلان نابم ماڵی فلان پارتیە ماڵی فلان یەکێتیە ماڵی ئەوانە بەم ماڵی ئەوان نابم خۆ کارەسات کە ڕووی تێکردی تر ڕۆکاتە هەموو ئیتا ئەم کارەساتە خۆشە نییە هەر لافاو بێ کاکە کارەساتە موچەبڕین کارەساتە ئەزانی من لە هیدی چێڕابێ پێشەنە وتم موچە خواز نییە زیادکردنی موچە ئەکرێ خواز بێ خواستە بەڵام ئەوی کە تۆ موچەت ببێ بەرامبەر کارێکا کە کردو تەمە بەدیهیاتە قسەیتیانە بۆیە ئەمانش کارەساتن لە دەوری ئەم شتانەکەی کۆبی تۆ ڕێکخراوی جۆرە جۆر دروستکەی ئەوەی کە ئەوانە ئەکا ڕەهبەران و کەسانێکن کە خۆیان لە گەڕەکەکانە هەن کە دەبێ بیکەنە ڕێگە چاوی ئەمە بە نەزەریە یان بەڕاستی بەکردەوە لە دنیای واقعا ئیمکانی ئەوە هەیە لە گەڕەکەکاندا ئەو لاوانێکە بۆ نمونە شارەکەیان پاکردەوە ئەو خەڵکی کە چوون بە هانایانەوە ئەمانە خۆیان هەیئەتی زۆرا و زۆر پێک بێنن تا ئەو ئاستە بڕۆکە خۆیان هەرەوە ئەی لە پێنجێنە لە پێنجێنە ئەو هەیەتە لە پێنجێنە دروستیان کرد ساڵی پار بۆ بزانم ئەو هەیەتی لە پێنجێنە دروستیان کرد سەرنجام خواستەکانیان داسەپان بە سەریشێتی و خواستەکانیان بۆ جێبەجێکردن ئەزانی چۆنە هێزی خەڵک لە ڕێکخراوبوونیدایە بە تاکە تاکە و بە عەریزە نووسین و بە ئیمزاکۆکردنەوە بە نازانم چی ناگەی بە هیچ شتێک هێزی خەڵک لە ڕێکخراوبوونیدایە ئێستا بۆ کرێکار و زەحمە چێش ئەوە وەکو خواردنی سەر سفرە وایە نیشانیدا کە تۆ دەسەڵاتێک حکوومەتێک کەسێک کە خەمت بخوا کەسێک بە تەنگژیانی تۆ بێ کەسێک بابەجان کەسێکە گەرپارەی نەبێت لە کوردستانە تووشی نەخۆشیەک ببێ ئەبێ بمرێت خەستەخانە نییە بۆی بچیت یا بێ بچی بۆ خەستخانەیە نۆرشێخە یا بێ بچی بۆ خەستخانەی فاروق یا بێ بچی بۆ نازانم کوێ نییە پارەت پێ نەبێ نەخۆشیەکەم بناڵەکە دەمرێت کەوایە ئەمە کارەساتە مەژ وەک لافە وایە آخر نەدانی موچە وەک لافە وایە بۆیە بۆ ئەم مەسائلان ئەم کارەساتانە دەبێت تۆ ئەو دەسە بخەیتە پشت سەر بەکردەوە نیشانیدا کە حکوومەتێک و دەسەڵاتێک کە خەمی خەڵک بخوا و بەهانای خەڵکەوە بچێت نییە هێزی چەکدار هەیە مزگەوت هەیە هەموو ڕۆژێک حەج و عەمرە هەموو بەردەوام هەیە بەڵام ئەوەی کە هێزێک هەبێت وەڵام بەخواستەکانی تۆ باتەوە و بیری لای ئەوە بێ کە تۆ مناڵەکانت چۆن ئەچن بۆ مەکتەب یا کە نەخۆش بوون چی بکەن یا خوێندن چۆن بچن بۆ خوێندن نییە کەوایە پشت بنێ بە پشتیەکەوە دەست بخەنە ناو دەستی یەکتری بۆی کە خواستەکانتان جێبەجێ بکەن وەکەوەی کە لە چەند چڵار ڕوویدا بۆچی ئەتوانن بەیەکەوە کۆبوونەوە ئیتیفاق بکەن جادەکان پاکەنەوە قوڕەکان پاکەنەوە طبعا پێشووتر ئیتفاقیان کردووە طبعا پێشووتر لەگەڵ یەکا قسەیان کردووە طبعا یەکتری ڕایان گۆڕیوەتەوە کەسیش لە کەسی نەپرسیوە ئەرێ تۆ بڕوا بەخوا هەیە ئەرێ نییە ئەرێ تۆی چێتیت ئەرێ تۆ پارتیت ئەرێ تۆ ئیسلامیت ئەرێ تۆ نوێژەکەی نا بەرژەوەندی مشتەرەکیان هەیە قازانجی بەرژەوەندی مشتەرەکیان هەیە بەشەر لەسەر ئەساسی ئیدئۆلۆژی یەکگرتو نابێ لەسەر ئەساسی بەرژەوەندی هاوبەش یەکگرتووە بێ ئێ خەڵکە بەرژەوەندی هاوبەشیان لەوایە کە موچیان پێ بدرێ بەرژەوەندی هاوبەشیان لەوایە کە خوێندن بە خۆڕایی بێ بەرژەوەندی هاوبەشیان لەوایە کە خەستخانە بە خۆڕایی بێ بەرژەوەندی هاوبەشیان لەوایە کە ماڵیان هەبێت تیا بژین شەو ڕۆژی تیا بکەنەوە ئەمانە بەرژەوەندی هاوبەشن هەموو جۆرە بیر و باوەڕێک دەتوانێت فقط لە دەوری ئەم خواستانە ڕێکخراو دروستکە شورا دروستکە و سەرنجام دەسەڵاتێک کە خواستێکە هەیەە بەسەر دەسەڵاتە بیسەپێنێ مێژوو ژەمەی نیشانداوە دار حەسەن زۆر سپاس لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون زۆر سپاس بۆ تۆ بۆ بیسەران و بینەرانی پێشەنگ تیڤی ماندوو نەبوون زۆر سپاس عزیزان وچانێکی کورت و پاشان لێدوانەی گۆرەگرین سەبارەت بە ئەگەر و کۆتایی جەنگ لە ئوکرانیا لاگەڵمان بمێنەوە
بەڵێ بینەرانی ئازیز ماوەیەکە کە بە گەرمی بابەتی کۆتایی هاتنی جەنگ لە ئوکرانیا هەم لە نێوان قسە و باسێ لە نێوان ئەمریکا و رووسیادا ئەمڕۆ کۆبوونەوەی فراوانی وڵاتان یەکێتی ئەوروپا و لەمبارەوە ئەوترێت کە ئێستا لە هەموو کات زیاتر ئاشتی لە ئوکرانیا نزیکە و دەمانێت لەمبارەوە لەگەڵ سەرداری عەبدوڵڵا حەمە قسە و باسێکی کورت بکەین و بۆچوونی ئەوان لەمبارەیە وەرگین. سەردار عەبدوڵڵا سپاس کە لە بەرنامەکە نیم شەو ئامادەن. سپاس بۆ ئێوە، سڵاو لە بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگیش. زۆر سپاس. وەک گوتم باس دەکرێت کە لە هەموو کات زیاتر لە ماوەی دەستپێکی جەنگی ئوکرانیاوە ئێستا لە کۆتایی جەنگ و ئاشتی نزیک بووینەتەوە و لەم بارەیەوە کۆمەڵێک قسە و باسی نهێنی و ئاشکرا کراوە. بۆچوونی ئێوە لەم بارەیەوە چییە؟ کۆتایی جەنگ نزیک بووەتەوە؟ بەڵێ ئەوەی کە من بەڕێی من یعنی پێشبینیم کردووە و ئەوەی کە لەگدانەوەی منی لەسەر ئەمینە بەڵێ نزیک بوونەوە بۆ ئاشتی بۆ وەستانی شەڕ هەیە. ینی لە ئێستادا هەوڵەکان زۆر چڕوپڕ بوونەتەوە بۆ وەستاندنی ئەم شەڕە. ئەوەی کە ئەبینین مەسەن لە هەموو لایەکەوە ترامپ رووسیا چێ زێلێنسکی هەموو مەسەرەن پرۆژە ئەخەنە بەردەست بۆ ئەوەی کە ئاشتی دروست بێت و کۆتایی بە شەڕ بهێنرێت. ئەوەی کە هۆکاری ئەوەی کە بۆچی لە ئێستادا کە ئەم شەڕە دەبێت ڕابگیرێت ئیتر ئاشتی لە ئەوروپا ئەوانە بەرقەرار بێت بەرژەوەندیەکانی هەموو لایەکیانە بە تایبەتی رووسیا و ئەمریکا. بەرژەوەندیەکانی رووسیا و ئەمریکا وا ئەخوازێت لەم کاتەدا لەم سەردەمەی ئێستادا ئیتر شەڕ کۆتایی پێبێنرێت. چۆنە ئەو بەرژەوەندیانە بە تایبەتی کە ئێستا قوتبێکی تر لە ناو کۆمەلگای جیهانیا هەیە، بڵێن لە ناو کۆمەلگەی بەشەریا ئێستا یەکش قوتبی چینیە. دەیەوێت ئەمریکا دەیەوێت بەرامبەر بەرامبەر بە چین بکات لە جیاتی ئەوەی کە لەگەڵ چەند لایەنێکی تر وەکو رووسیا و چەند لایەنێکی تر بکات. دەیەوێت مەسەلەن ئەمڕۆ چین یەکەمین منافیسی ئەمریکایە لە داگیرکردنی بازار ینی لە دابشکردنی جیهاندا لە ڕووی ئابوووریەوە لە ڕووینەوە خەریکە چین پێش ئەمریکاش دەکەوێت. ینی ئەمریکا دەبێت هەموو هەوڵێک بات، هەموو توانایەکی بخاتە کار بۆ ئەوەی کە لە بەرامبەر چینان نەدۆڕێت. بە نمونە مەسەلەن ئەمڕۆ زۆر پێویستی بە کانزا و وزەکان وزەی رووسیا هەیە لە جیاتی ئەوەی کە لە چین وەریگرێت یاخود لە چین ئیستفادە بکات. دەیەوێت لە کانزا و وزەی رووسیا ئیستفادە بکات، هەروەک چۆن پێشتر هەوڵی داگ لە کانزا و وزەی لە ئەفریقا بەدەستبێنێت، بەڵام بە ئەندازەی پێویست نەیتوانێت ئەوە بەدەستبێنێت. ئەمڕۆ تر ئەگەر ئەوە بکات لەگەڵ رووسیا ئەو احتیاجاتانی تەواو بێت، ئەو کاتە لە بەرامبەر چینە دەتوانێت ڕابوەستێتەوە. ینی ئەم پرۆسەی ئاشتیەی کە ئێستا بە گەرمی لە ئارادایە، بەڵام لەسەر ئەمە ئاستەنگی و ڕێگری باز دەکرێت. بۆ نمونە ئەوەی کە مەرجەکانی ئوکرانیا بێ قوبوڵ بکرێت و نابێت خاکی بە دەستە رووسیاوە. باز دەکرێت رووسیاش داوای کردووە کە لە سنوورەکانی ئێستا ئەگەر ئاشتی بەرقەرار بوو کۆتایی پێبێت و واتە ئەوەی کە داگیر کراوە هاتوۆتە ژێر دەسەڵاتی رووسیاوە ئیدامەی هەبێت. پێت وایە ئەم مەرجانە بتوانن سەرنجام بە ڕێکەوتن بگات، بە تایبەتی کە لە کۆبوونەوەکانە هەست دەکەی ئوکرانیا پەراوێزیش خراوە زیاتر لە نێوان ئەمریکا و رووسیادا گفتوگۆ دەکرێت. بەڵێ ئەو مەرجانەی کە پێش ئەوانە مەرجی پێشووتر بوون، بەڵام لەم یەک دوو ڕۆژەی دوێنێ و ئەمڕۆ زیلێنسکی مەرجەکانی سوک کردووە، یعنی کە داوێتی بە ترامپ ئەو مەرجانە شەر نییە ئەو مەرجانی پێشوو بوو کە هەی بوو. ئێستا مەسەلەن نەرمتر بووە بەرامبەر بە بڵێن ڕێکەوتنەکە. دەیەوێت کە
هەندێک مەرجی تایبەتی پرۆژێکی تایبەتی داوە بە ترامپ بەڵام هێشتا دەرنەکەوتۆ لە ناو ئەم پرۆژە تازەیە کە چی هەیە و چی نییە بەڵام دیارە هینا ئەم ڕێکەوتنە بە بێ کۆسبوو بەبێ نییە پێشترە مەسەرە ئەوروپای خۆی کۆسب بوو خۆی کۆسپێک بوو لە بەردەم ئەم ناچکە ئەوروپا بەرژەوەندی تایبەتی خۆی هەیە کە جیای لە بەرژەوەندی ئەمریکا و غەرب بەڵام ئێستا ئەوروپاش ئەوێت لە مەسەرەن بەرژەوەندیەکانی بەشکات لەگەڵ ئەمریکا و تقریبان مەسەرەن ئەمە خەریکە ئەوە ئەکات یعنی ئاسانتری ئەکات بۆ ڕێکەوتنەکە بۆیە ئەو مەرجانی کە زلینسکی داوێتی پێم وایە بێت نەرمترە لەوانەی پێشووتری لەسەر ئەوەی کە رووسیا ئەو شوێنانی داگیری کردو بەجێ بێڵێت و ئەوانە لەوانێ مەسەرەن کەمتر لەوە داوا بکات ئێستا بۆیە بە بڕای من نزیک بوونەوە بۆ ئاشتی و بۆ ڕێکەوتن هەیە ینی لە هەموو لایەنەکان چ لایەنی ئەمریکا ترامپ چ لایەنی ئەوروپاش و چ لایەنی زلینسکی و رووسیاش چکە لە بەرژەوەندی هەمویاندایە لە ئێستادا کە ئەو شەڕە ڕابگیرێت ئیتر رووسیاش لەو منعەزیلەی کە هەیە ڕزگاری ئەوێت بۆ ئەمریکاش سوودی هەیە کە رووسیا دێتەوە ناو مەسەرەن بازاڕی جیهانی و ئیتر پێویستی بە چین نابێت بۆ هەموو شتێک لەوانەیە مەسەرەن ئەوە ببێتەوەی ئەوەی کە ئابووری چین کە تا ئێستا پشتیوانێکی گەورەی لەلایەن رووسیاوە هەبووە ئێستا ئەو پشتیوانەی نامێنێت بۆ ئەمریکا قازانجە و هەم بۆ رووسیاش قازانجە ئیتر هەوڵەکان تا ئێستا بەوە گەیشتون یان هەوڵەکانی پێشووتری کە رووسیا بڵێن ترامپ و بۆتین لە سیبریا چی پێڵێن ئالاسکا لە ئالاسکا کۆبوونەوە دوای ئەوە زلینسکی ئەوە لەگەڵ ترامپا کۆبووانی هەوڵەکان زۆر چڕوپڕ دران لەو کاتەوە کە ترامپ هاتوتە سەرکار ئەو هەوڵە ئەیات بەڵام لە ئێستادا لە هەموو کات نزیکترەکە ئەوە ڕێکەوتنە ئەنجام بدرێت ئەوەی جێ سەرنجڕاکێشە باس لە بەرژەوەندی رووسیا چین ئەمریکا وڵاتان ئەوروپا دەکرێت بەڵام هیچ باس لە ئەوە ناکرێت ئەمە 4 ساڵە خەڵک لە جەنگدان کارەساتێکە بەسەر خەڵکی داهاتووە بۆچی هێندە ژیان و گوزەرانی خەڵکی لاوەشیە لەم کەیسەدا و هەڵبەتە زۆر کەیسی تریشە بەڵام بە تایبەتی لەم جەنگەدا قسەیەکی لەسەر نییە دیارە جەنگەکان جەنگی سەرمایەداریە جەنگی سەرمایەداریش بەرژەوەندی سەرمایە و کەڵەکەی سەرمایە بۆی مهمە مرۆڤەکان دەکەنە قوربانی لە پێناو بەدەستێنانی دەستکەوتی مادی دەستکەوتی سەرمایە و ئەوە بەرژەوەندی ئابوووریەکان ئەوان لەوانەیە لە ماوەی ئەو شەڕەشدا ملیارەها دۆلاریان دەستکەوت بێت و ئێستاش هەر دەستکەوتیان هەر پارە و سەرمایە ئەیتر ئەوەی کە بۆ سیستمی سەرمایەداری گرنگ نییە گیانی ئینسان و مرۆڤە یعنی هەموو شەڕەکان کە ڕووی داوە لە مێژووی بەشەریەتە هەر ئاوا بووە لە جەنگی جیهانی یەکەم جەنگی جیهانی دووەم ئەم جەنگانەی کە لە غەزە و لە ئیسرائیل ڕوویە و ئەمریکا لە ئوکرانیا ڕوویە هەمووی هێزی بەشەری هێزی چینی کرێکار و بەکاردێنن بۆ ئەم شەڕانەوە ئەیکەنە قوربانی سیاست و بەرژەوەندیە ئابوووریەکانی خۆیان سیستمی سەرمایەداری ئاوایە تەنها ڕێگایەک ئەوەیە کە بۆ ئەوی ئەم جەنگانە دووبارە نەبنەوە بۆ ئەوەی کە ئەم بارودۆخە دووبارە نەبێتەوە خەڵک نەچێتە ژێرباری ئەو جەنگانە وە خەڵک بە ئاگا بێتەوە لە بەرامبەر دەسەڵاتی بۆرژوازی خۆیان ڕابوەستن و دەسەڵاتی تر سیستەمێکی کە بێنەکایەوە کە سیستەمێکی قازانج پەرستی نەبێت سیستەمێک لە بەرژەوەندی هەمووان بێت کە سیستمی سۆسیالیستیە تەنها لە ئەمە ئەتوانێت ڕێک ئەنی بە کۆتایی بێنێت بە هەموو جەنگ و ماڵوێرانیەکان کە بەسەر بەشەریەتا دێت و بەسەر ئەو مرۆڤانەدا دێت کە دەبنە قوربانی جەنگەکانی ئەم چاوچنەوەکانی سەرمایەداری. سەردەر عەبدوڵڵا حەمە زۆر سپاس کە توانید لە بەرنامەکانی وشەی پێشەنگ تیڤیدا ئامادە بن. زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ ئەم فرسەتە. ئازیزان ئەمە کۆتا بەرنامەی ئەم ساڵمان بوو
ڕەنگە شایستەی وچانێکی شوویەک بین بۆ 2 هەفتەیەک. ئەم 2 هەفتەیە لە شووی سەری ساڵدا دەبین، بەڵام بێ بەرنامە نابین و گرنگترین بەرنامەکانی یان بەشێک گرتەیەک لە بەرنامە مهمەکانی ئەم ساڵ کۆ دەکەینەوە لە 2 هەفتەی ئایندەدا بەخشی دەکەین و دواتر لە ساڵی 2026دا بەرنامەکانی پێشەنگ TV بەردەوام دەبێت. واتە تا 2 هەفتە شووی سەری ساڵمان دەبێت و بە ئومێدی ساڵی نوێ ساڵی خۆشی و ئاواتەکانی بینەرانی ئازیزی پێشەنگ TV بێت و ساڵی ئایندە یەک دەبینینەوە. جارێ کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و شاد و سەرکەوتوو بن.